تماشاوان هجای استکهلم بچن باسرا لباسرا خپیشاندان بردوام کن درباره خپیشاندانان آگاهداریان جه هفکاری من هیمن دلو ور بگرن سلاف بوته هیمن بزانو بم روشا خپیشاندانان لباسرای دی چه روشه دیه فرمو هیم. بله سلاو لعوش دیاره بردوخی عراق بگشتی ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپی دەچێت خۆپیشاندانەکان جگەل لە بەغدا پەلی بۆ شارەکانی دیکەی عراقیش هاویشتووە لە نێواندا بەسڕا دوێنێ خۆپیشاندانی فراوان ئەنجام درا دەنگی ناڕەزایەتی لە بەسڕا هەیە خەڵک داوای خزمەتگوزاری دەکا خەڵک داوای گۆڕانکاری لە سیستەمی سیاسی عراق دەکات بەگشتی لەسەرم بابەتە بەڕێز شێخ کازم مەجید ئەلسەڕایفیم لەگەڵا ئەو یەکێکە لە کەسایەتی دیارەکانی شاری بەسڕا طبعا لە شارۆچکەی زوبێرەوە ئێستا مەقسەد دەکەین تفضل هنا شيخ شكرا الشيخ زور سباس بو دەرفەتە سەبارەت بە دۆخی سیاسی عراقی ئایا چاوەڕوانی چی دەوەکەن ئێوە وەکو هۆزەکان بۆ داهاتووی عراق ئایا عراق بەرەو کوێ هەنگاو دەنێت ئایا چۆن کێشەکان چارەسەر دەکرێن سڵاو ڕێ زۆر سپاس بۆ ئێوە دۆخی سیاسی عراقی دۆخێکی قورسنی ئاسان نییە با بڵێم ئەوەی کە پێی ئاسانە ئەوە بەخەیاڵدا چووە بە تایبەت کە دوای ئەوەی کەەوە بابەتی پێکەنانی حکوومەت زۆر درێژەی کێشاوە بۆ دەمانگ تاوەکو ئێستا بەڕاستی ڕووناکیەک دیار نییە بۆ پێکەنانی حکوومەت و هەڵبژاردننی سەرۆک کۆمار و ئایا ڕێکەوتنەکان بە کوێ گەیشتی هەروەکو چۆن لە ڕابردوودا هەبووە لە ڕابردوودا بە شێوەی تەوافق بابەتەکە یەکلا کراوەتەوە پۆستەکانی سەرۆکایەتیەکان ئەم خولەی پەرلەمان ئێستا جیاوازە لە خولەکانی ڕابردوو پێداگریەک هەبوو بۆ ئەوەی کەوا حکوومەتێکی زۆرینەی نیشتیمانی هەبێت ئەوەی کە ڕوویدا بە کۆدەنجی ئەوەی کە ڕوویدا لە ژمارەی پەرلەمانتاران بۆ هەڵبژاردننی سەرۆک کۆمار ئەمە تەنگژێکی دیکەی دروست کرد تەنگژێکی ڕاستەقینەی دروست کرد ئێستا دوو جەم سەر لە عراقدا هەیە دوو جەم سەر منمانێ دەکەن ڕوتی سەدر و چوارچەوەی هەماهەنگی ئەمانە دوو جەمسەری سیاسین لە پێکاتەی شیعەدا چادریان هەڵداوە لە نێو پەرلەمانی عراقدا ڕوتی سەدر ئەم ڕۆژبینیمان کە بە داخێکی زۆرەوە چوارچەوەی هەماهەنگیش ئەوانیش لە دەرەوەی ناوچەی سەوز چادریان هەڵداوە ئەمەش مانای چییە مانای ئەوەیە ئاماژەکە بەرەو باشبوون نییە داوا لە برانی سیاسی دەکەن کەوا پابندی دەستور بن پابندبی بڕیارەکانی نەتەوەگرتووەکان بن چونکە دۆخی عراق دۆخێکە کەوا بەرگە ناگرێت بەرگەی کێشەی دیگە ناگرێت چونکە چەندین کێشەمان تێپەڕاندووە شەڕی مەزەبیەت دوای کۆنتڕۆڵکردنی چەندی پارێزگار لەلایەندا عشەوە ئەم ڕۆژ دۆخی سیاسی بەڕاستی تەنگژەی تێدا هەیە خوازیارین کەوا ئەم تەنگژێ چارەسەر بکرێت وڵاتانی دراوسێ ئایا ڕۆڵی وڵاتانی ناوچەکە ئایا کاریگەریان چییە ڕۆڵیان چییە شتێکی شاراوان نییە وڵاتانی دراوسێ ئەوانیش دەستیان تێدا هەیە بەڵام خوازیارینکەوە لایەنە سیاسیەکان کەسایەتیە سیاسیەکان بەشێکیان بەڕاستی بەکرێ گیراون و خیانەتکارن بەڵام بەشێکی کەی کەسایەتیە سیاسیەکان خوازیارین لەوان لە بەشێکی فراکسیۆنە سیاسیەکان کەوە بڕیارەکان بڕیاری عراقی بن بڕیاری عراقی تەواو بن ڕۆڵی ئێوەکو هۆزەکان بۆ چارەسەرکردنی تەنگژە سیاسیەکان و کێشە سیاسیەکان لە نێوان لایەنە سیاسیەکان ئایا ڕۆڵی ئێوە چۆن دەبێت ڕۆڵی ئێمە وەکو هۆزەکان لە ناوچەکەدا سەرۆک هۆز ڕۆڵی خۆی هەیە ئەندامانی خۆی هەیە هەندێکیان لەگەڵ چوارچەوەی هەماهەنگی هەندێکیان لەگەڵ ڕوتی سەدردان هەندێکیان بەشێکی دیکەیاندا بەش بوونە بەسەر لایەنەکانی دیکەوە هەندێکیان لەگەڵ سونەن هەندێکیان لەگەڵ بۆیە سەرۆک هۆز بەڕاستی ڕۆڵێکی گرنگ دەگێرە لەم بابەتەدا دەیەوێتکەوە دۆخەکە هێوە بکاتەوە سەرۆک هۆز بەڕاستی کەسێکی مەزهەبی نییە کەسێکی حزبیش نییە لە بۆ لەسەر حسابی لایەنێکی دیکە بڕیار نادا بەڵکو ئەو فەرمان لە مەرجعیەتەوە وەردەگرێت ئێمە وەکو هۆزەکان هەوڵمان داوا کە دۆخەکە هێور بکەینەوە هەوڵی ئەومان داواکەوە دۆخەکە هێور بکەینەوە شانیشمان پێکەینەوە بۆ کۆبوونەوە لەگەڵ لایەنە سیاسیەکاندا لە هەمان کاتدا بۆ ئەوەی کەوا ئێمە بڕیار لە نێوان لایەنە سیاسیەکان بدەین ئێمە نازانین ئێمە دەمانەوێت کەوا دۆخەکە هێور بکەینەوە بە هەر شێوازێک بێت سەبارەت بە کێشەکانی بەسڕە و کێشەی هاوڵاتیانی پارێزگای بەسڕا بەڕاستی کێشەی هەیە لە نەبوونی خزمەتگوزاری ئاو کارەبا
لە بەرامبەردا سیرکە لە بەسڕەدا سامانێکی زۆر هەیە سامانێکی ئابووری گەلێک زۆر هەیە ئایا ئەم داهاتە بۆ کوێ دەڕوات لە پارێزگای بەسڕا ئایا گەل چۆن دەڕوانێت ئەم بابەتە سەبارەت بە پارێزگای بەسڕا و دۆخی بەسڕە بەڕاستی دۆخێکی کارە ساتاویە تەنانەت سیرکە بابەتی پترۆدۆلار چارەسەر نەکرا بابەتی دەواازە سنووریەکان و ئەو داهاتێک کە لە دەواازە سنووریەکانەوە دێت لایەنە سیاسیەکان ئەمانەی کە لە هەڕەمی دەسەڵاتدان ئەوانە بەڕاستی داهاتەکەی ستا نەوەتی داهاتی عراق لە پارێزگای بەسڕەوەیە بەڕاستی سیرکە ئابووری و پارێزگای بەسڕە چۆنە هەمووی بە پارەی بەسڕەیە بەڕاستی خەڵکی کورسی لایەنە سیاسەکان کە ئەمە بە پارەی بەسڕەیە بەڵام دەبینین پلەیگەرما لای ئێمە دەگاتە 52 پلە دەگاتە هەنێک جار ئەم ڕۆگەی چۆتە 52 پلە سیرکە ئەو ژینگەی پیسەی کە لە بەسڕەدا هەیە ئەمە پێویستە هەموو ئەمانە بەڕاستی ڕەچاو بکرێت چارەسەر بکرێت ئەموو کێشانی کە لە پاز بەسڕەدا هەن بۆیە ئێمە وەکو سەرۆکۆزەکان داوامان کردو کە کێشەکان چارەسەر بکرێت ئەگەر هاتوو پێ حکوومەت پێکهێنرا لە چەند ڕۆژی داهاتوودا ئەگەر هاتوو حساب بۆ پارێزگای بەسڕات ئەوە ئەو کاتە داوای هەرێم دەکەین داوای خۆپیشاندان دەکەین داوای بابەتی دیکە دەکەین پێویستە مافەکان بەهێز وەربگیرێن ئێمە ڕاستی پێداگری لەسەر وەرگرتنی مافەکانمان دەکەین بەهێز بابەتی چاوەڕوانی پێکهێنانی حکوومەت دەکەین بابزانین چی ڕۆدەدا زۆر سپاس ئێوەش زۆر بەخێر بن شێخ کازم مەجیدە سەرایفی یەکێک لە کەسایەتی دایرەکانی شاری بەسڕە قسەی بۆ کردین لەسەر باردۆخی سیاسی عێراق هەروەها داواکاری خۆپیشاندەران بەڵێ بله سپاس بۆ هێمن سپاس بۆ شێخ کازم سەرایفیژی